بەڵام خەوەکە زۆر دووبارە دەبێتەوە هیوای دەڵێ مامۆستا من لە خەومدا زۆر خەو بەوە دەبینم کە دەفڕم ینی زۆر خەو بە فڕینەوە دەبینم ئەو خەوە ئەو کەسانە زۆر دەیبینن کە لە ژیانیاندا زۆر هیوا و ئاوات و ئامانجیان هەیە جار کەسە و ئامانجی خۆی جیاوازە بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان درود و سەڵات و سەلام بۆ سەرگیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بۆ سەریار و یاوەران و شوێن کەوتوانی هەتا وەکو ڕۆژی قیامەت بە پشتیوانی خۆی پەروەردگار لەو ڤیدۆیەدا باسی فڕین دەکەین لە خەودا کە زۆر کەس پرسیار دەکەن ئایا فڕین لە خەودا مانای چییە بە هەموو جۆرەکانیەوە بەئیزنی خۆی پەروەردگار باسی ئەو خەوە دەکەین کە ئینسان لە خەودا بفڕێت و جۆری فڕینەکەش چۆن بێت مانا و لێکدانەوەکەی چۆنە ئەگەر کەسێک لە خەوی داوای زانی کە دەفڕێت بە ئاسانی دەتوانێت بفڕێ و بە ئاسانی فڕینەکەی دەکات ئەو خەوە دوو مانای هەیە یەکەمیان هێمای ئەوەیە ئەو کەسە هێمای سەرکەوتن و بەرزبوونەوەیەتی لە ژیاندا دووەمیان هێمای بەرزبوونەوە و سەرکەوتنی ئەو کەسەیە لە ناو کۆمەڵگادا و لە کاروبارەکانیدا بە تایبەت لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگەر کەسێکی ژوای زانی لە خەویدا دەفڕێت بەڵام فڕینەکەی زەحمەتە و ناتوانێت بفڕێت زۆر کەس دەڵێ مامۆستا ینی لە خەوم داوام زانی دەفڕین بەڵام نەم دەتوانی بفڕم بە ئاسانی ئەو خەوە مانای ئەوەیە ئەو کەسە جاری واهەیە لە ئیش و کارەکانیدا سەرکەوتو نابێت یاخود جاری واهەیە دەکەوێتە ناو کێشە و مەشاکیلی ژیانەوە بەڵام ژیان بێ کێشە و مەشاکیل نابێت هەموو کەسێک لە ژیانیدا بە ئەندازەی خۆی ناڕەحەتی و کێشە و مەشاکیلی هەیە لەو کاتەیەشدا مەترسە و پشت بەخوای پەروەردگار ببەستە چونکە کلیلی چارەسەری هەموو شتێک لە لای خوای پەروەردگارە ئەگەر کەسێک لە خەوی داوای زانێ دەفڕێت بۆ شوێنێکی بەرز ینی بەرز دەبێتەوە لە فڕینەکەیدا ئاو خەوە خەوێکی زۆر باشە و دوو مانای سەرەکی هەیە یەکەمیان نیشانەی بەرزبوونەوەی ئەو کەسەیە لە ڕووی کۆمەڵایەتی و پلە و پایی لە ناو کۆمەلگادا جاری وهەیە بەرز دەبێتەوە دووەمیان هێما و نیشانەی بەرزبوونەوەیە بۆ لای خوای پەروەردگار و واتە ئەو کەسە لە خوای پەروەردگار نزیک دەبێتەوە و دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار بەڵام ئەگەر کەسێک وای زانی لە خەویدا دەفڕێت بەڵام لە بەرزیەوە نزم دەبێتەوە بۆ خوارێ ئاو خەوەش دوو مانای سەرەکی هەیە یەکەمیان هێمای پاشەکشەیە لە کاروبارەکانی ئەو کەسەیدا و هێمای توشبوونی جاری واهەیە خەسارەتێکە لە ژیانیدا و زۆر جاریش هێمای لە دەستدانی مەکانەت و پلەی کۆمەڵایەتیە تەبعەن بۆ زۆر کەس بەڵام ئەگەر ئەو خۆشت بینی ناومێت مەبە و پشت بەخوای پەروەردگار ببەستە چونکە خەوەکانیش بە پێی کەسەکان ماناو مەبەستەکانیان دەگۆڕێت ئەگەر کەسێک لە خەوی داوای زانی دەفڕێت دەگاتە شوێنی مەبەست یعنی فڕینەکەی کاتێک کە دەفڕێت دەگاتە شوێنی خۆی و دەزانێت کە ئەو شوێنەی کە بۆی دەچێت گەیشتۆتە ئەو شوێنەیە ئاو خەوە هێمای گەیشتنە بە هیوا و ئاواتەکان و هەروەها هێمای ئەوەیە کە ئەو کەسە لە کاروبارەکانیدا سەرکەوتو دەبێت و هێمای ئەوەیە ئەو کەسە کەسێکی بەهێزە لە گەیشتن بە ئاوات و ئامانجەکانی بەئیزنی خوای پەروەردگار ئەو کەسە ئەو هیوایەت و ئاواتانەی کە هەیەی لە ژیانیدا پێی دەگات و ڕەنگیشە بە ئاسانی پێی بگات بەئیزنی خوای پەروەردگار ئەگەر کەسێک وای زانی لە خەویدا دەفڕێت بەڵام خەوەکە زۆر دووبارە دەبێتەوە هیوای دەڵێ مامۆستا من لە خەومدا زۆر خەو بەوە دەبینم کە دەفڕم ینی زۆر خەو بە فڕینەوە دەبینم ئەو خەوە ئەو کەسانە زۆر دەیبینن کە لە ژیانیاندا زۆر هیوا و ئاوات و ئامانجیان هەیە جار کەسە و ئامانجی خۆی جیاوازە بەڵام ئەو کەسانەی کە زۆر هیوایەتیان هەیە ئەو کەسانە زۆر ئەو خەوە دەبینن دووەم ئەو کەسانە ئەو خەوە دەبینن هێمایەکە بۆ ئەوەی کە لە دڵیاندا جاری وهەیە قەلەقی و دوودڵی و نەئارامیەک هەیە بۆیە حەز دەکەن کە لە خەویاندا دەفڕن چونکە دەرونیان ناڕەحەتە لە خەودا خەو بە فڕینەوە دەبینن ئەگەر کەسێک وای زانی لە خەویدا دەفڕێت بۆ شوێنێکی نادیار واتە شوێنەکە ئەو شوێنەی کە بۆی دەفڕێت نازانی کوێیە و نازانی بۆ کوێ دەڕوات ئاو خەوە زۆر جار هێمای نزیک بوونەوەی مردنە بەڵام بۆیە ناڵێم پترسی بۆیە دەڵم کە لە خۆت وریابی دڵنییا بە ئەو خەوەش نەبینی هەردەمری مردن حەقە و بۆ هەموو کەسێکی ژوەکو یەکە بەڵام جاری وهەیە ئەوەش چاکەی خوای گەورەیە کە ئینسان بە جۆرێک لە جۆرەکان ئاگادار دەکرێتەوە لە ڕێی خەوێکەوە ئەو کاتەش بە چاکەی بزانە و وەسپاسی خوای پەروەردگاری لەسەر بکە و هەموو کاتێکیش لە خۆت وریابە بە گشتی فڕین لە خەودا ئەگەر ئینسان بە ئارامی بفڕێت
و توانای فڕینەکەی هەبێت و بۆ شوێنێکی دیار بچێت و بە فڕینەکەی ئارام بێت ینی بە خۆشحاڵیەوە بفڕێت و بگاتە شوێنی مەبەست ئەو خەوەخەوەیەکی زۆر باشە هێمای گەیشتنە بە هیوایەت و ئاواتەکان هێمای نزیک بوونەوەی لە خوای پەروەردگار هێمای بەرزبوونەوەی ئەو کەسەیە لە ناو کۆمەڵگادا بەرتایبەت لە ڕووی پلەی کۆمەڵایەتیەوە و هێمای ئەوەیە کە ئەو کەسە ئەو هیوایەت و ئاواتانەی کە هەیەی بەیزنی خوای پەروەردگار ئەو کەسە بە ئاسانی پێی دەگات بەڵام ئەگەر بە پێچەوانەوە بۆ ئینسان نەیدەتوانێت بفڕێت لە خەودا یاخۆت نەیدەتوانێت بڕوات یاخۆت نەیدەزانێت بۆ کوێ دەڕوات یاخۆت ئارام نەبوو دڵی ئارام نەبوو بە فڕینەکەی ئاو خۆ بە پێچەوانەوە یاجاری وهەیە ئینسان لە کاروبارەکانیدا شکست دێنێت یاخۆ تووشی کێشە و مەشاکیل و بەڵایەک دەبێت بەڵام لەو کاتەشدا پشت بە خوای پەروەردگار بپەستە و مەترسات چونکە خوای پەروەردگار هەر شتێک کە دێنێتە ڕێگامان هەر شتێک کە نیشانمان دەدات بۆ ئەوەیە کە ئێمە ئەگەر خۆشی بێ پێی دڵخۆش بین ئەگەریش ناخۆشی بێ ئاگادارکردنەوەیەکە بۆ ئەوەی کە لە ژیانی خۆمان وەریابین تەمەعن فڕین لە خەودا بە پێی کەسیش دەگۆڕێت ئەگەر کەسێکی هاوسەردار ئەگەر کەسێکی گەنج ئەگەر کەسێکی بازرگان ئەو خەوە ببینێت تەمەعن لێکدانەوەکەی جیاوازە ئەگەر کەسێک هاوسەردار بێت ئەو خەوە ببینێت ڕەنگە سەرکەوتنی بێ لە کاروبارەکانیدا لە کاروباری خێزانداریدا لە ماڵداریدا و ئەگەر کەسێک گەنج بێت خەو بە فڕینەوە ببینێت کە زۆر کەس بە تایبەت کوڕکچی گەنج خەو بە فڕینەوە دەبینن ئەگەر فڕینەکەیان ئاسان بێت بە ئاسانی بتوانن بفڕن و بگەنە شوێنی مەبەست و بە فڕینەکەشیان ئاسوودە بن ئەوە بە ئیزنی خوای پەروەردگار هێمای نزیک بوونەوەی زەواجە و هێمای ماڵداری و قۆناغی ماڵداری و چوون بەرەو ماڵداریە و بە ئیزنی خوای پەروەردگار هێمای گەیشتنە بەو هیوایەت و ئاواتانەی کە هەیەن هیوادارم هەموو لایەکە خەونی خۆش ببینن ساغ و سەلامەت بن و خوای پەروەردگار یار و یاوەری هەموو لایەک بێت لایک و کۆمنتی ڤیدۆکەشتان بیر نەچێت بۆی زۆرترین خەڵک ببینێت بە ئیزنی خوای پەروەردگار بۆی ئێمەش بەردەوام بین ئێوەش هاوکار بن و سەبسکرایبی یوتیوبەکەمان بکەن بۆ ئەوەی هەر کاتێک ڤیدۆیەکمان بڵاو کردەوە بە ئیزنی خوای پەروەردگار بە ئێوەش بگات وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين